گەڵ ڕۆژی یادی سلەیمانیە 4/11 بەڵام لەم ڕۆژەیە هاوکاتیش ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرەیە. کۆمەڵی خوێندکاری زانکۆی سلەیمانی کە لە پزیشکی لە کۆلیژی پزیشکین هەستاون بە کار و چالاکیەک لە ناو خەڵکە با بڵین لە شوێنی گشتیان بۆ ئەوەی کە یەکەم فەحسی هاوڵاتیانەکەن لە ڕووی ئەوەی کە بزانین نەخۆشی شەکری هەیە یاخود نا. دووەم ڕێنماییەکەن بە هاوڵاتیان کە هەر کەسە و چەند ڕێنماییشی هەیەتێ لەسەر نەخۆشی شەکرا. ئەم هەوڵە هەوڵێکی پیرۆزە کە ئەم خوێندکارانیانە هیوادارین ئەم هەوڵانە نمونەیان زۆرتر بێت. با ڕای خۆیان وەرگین سەبارەت بە کار و چالاکیەکانی ئەمڕۆیان لە 4/11 لەگەڵمانە. ئێمە وەکو خوێندکارانی کۆلیژی پزیشکی گشتی هەم وەکو ئەندامانی ڕێکخراوی ئایفمسی کە ڕێکخراوێکی عالەمی و تایبەتە بە خوێندکارانی کۆلیژی پزیشکی گشتی بەردەوام کار و چالاکیمان هەیە بۆ پێدانی هۆشیاری دەربارەی نەخۆشی جیاوازەکان و پێدانی هۆشیاری تەندروستی گشتی بە کۆمەلگا. ئەمڕۆ کە 4/11 ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرەیە بە باشمان زانی کە هەڵمەتێکی هۆشیاری تەندروستی لەسەر ئەم نەخۆشیە بە خەڵک بگەینین بە خەڵک و بۆ مەبەستەش لە شوێنە گشتیەکانە ئەو هەڵمەتەمان ڕاگەیان بۆی زۆرترین کەس ئاگادار بێت و زۆرترین کەس سودمەند بێ لەم ئیشە. لە ڕێگەی چەند پۆستەرێک و چەند لیفلێتێک کە حازرمان کردووە کە کۆمەڵی ڕێنمایی گشتیتە کە لە سنتەری جیهانی شەکرەوە پێمانیراوە بەپێی ئەوانە و هەروەها کە هەر نەخۆشێک هەر کەسێک کەیت بۆ ئێرە فەحسی شەکرەی بۆکەین. زۆر کەسمان هەیە کە لە ژیانی فەحسی شەکری نەکردووە، یعنی هەر هیچ ئایدیەکی نێسەرەوە فەحسی شەکریان بۆکەین. ئەگەر نۆرماڵ بوو ئەگەر ئاسایی بوو پێڵێ ئاساییە و کۆمەڵێ ڕێنمایی کە چۆن خۆی بپارێزێ نەخۆشی شەکرا. ئەگەر نۆرمالیش نەبوو ئەگەر ئاسایی نەبوو ئەوە پێڵێت یان سەردانی سنتەری شەکرە بکات کە لە سلێمانی یان سەردانی دکتۆر بکات و یان کۆمەڵێک ڕێنمایی سەر جۆری خۆراک لەسەر کەمیەتی خۆراک لەسەر چۆنتی ڕاضە و ئەو شتانی کە وای لەکە دوور بکەێت و نەخۆشی شەکرا. تۆ ئەمە یەکەم جارتە فەحسی نەخۆشی شەکراکەی؟ پێما بە فترەیەکی زۆر لەمە پێشتر فەحسم کردووە. کاری ئەم خوێندکارانە و بەلاوە چۆنە؟ زۆر کارێکی جوانە و زۆر دڵسۆزیە بۆ ئیشەکان بەڕاستی. ئیش و کارتان چۆن ئەمڕۆ؟ وەڵا باشە ئیشمان باشە. چەنەوە ئیشەکە؟ لە سعات 11 بەیانیەوە ئەمە ئیشەکەین. بەڵام نیۆڕەکەی ساحەتێکمان کرد و ئێستاش عەسرەکەی بەجێ بینەوەم دەستمان کرد. خەڵک وشارە بەرامبەر بە کار و چالاکیەکانی ئێوە و مەسەن ئێوە چۆن ڕێنمایی ئێن بە خەڵک؟ وەڵا خەڵکەکە زۆر باشن، ینی گوێمان لێگرن ئەوە نییە بڵێ ئیهمالمان کەن، زۆر بە ڕووخۆشی ئەویان بۆلامان و فەحسیانەکەین و پرسیاریان لێکەینەوەی جوابێنەوە و تا ئێستش زۆربەی خەڵکەکان ینی ئەتوانم بڵێ 50/50 بۆ ئەوانی کە شەکرانە بۆ یانەوەی کە شەکران نەبووە. نەیزانێت کە شەکرێ لێرە دەست. بەڵێ هەمان بووە زۆربەی ینی هەبووە گەشتە 350 ینی خەریکە گەشتە لیڤڵە زۆر خەتەرەکە اینجا ئێمە یەکەم جاریشی بۆ هەستەکە. هەرچی چەنە مەسەن سام زوو جەمنەڵە طبیعیە چی طبیعیە مەسەن ئەم شتانە؟ ئێمە ئەو فەحسێکی بۆ یەکەنی شەکرا لێ پرسیینە پێش ئەگەر نانی خواردیان نانی نەخوارد بێ ئەگەر نانی خوارد بێ ئەوەی لە 140 بەرەوسەرەوە حسابی بۆ کەین کە شەکرێ هەیە یانەوەیە کە لەوانەیە تووشی شەکرە بێ لە 200 بەرەوسەرەوە ئەوە ئیترتەوە حسابی شەکرەی بۆکەین. ئەگەر نانی نەخوارد بێ لە 100 بەرەو خوارەوە ئەو احتیاجە لە 100 بەرەوسەرەوە حسابی شەکرەی بۆکەین. ئەوانی ڕوبەڕووی مەسەن نەخۆش شەکرا بنەوە. ئەو کەسانی کە تووشی شەکرا بن بە زۆری ئەوانن کە لە عایلەکانە هەبووە یانەگەر قەڵەو بێ ڕێجیم و خواردنی ناتەندروستی هەبێ ڕاضەنەکە ئەوانی کە سترێسی زۆریان لەسەرە لە ڕووی ئیشەکانەوە ئەوانە زیاتر معڕەزن بۆی کە تووشی نەخۆشی شەکرا خۆر و مەشروب خۆروان جگەرە خۆر و مەشروب خۆریش طبعاً زۆر زیاترن لەو کەسانی کە نایخۆن. بەڵێ زانین چۆنە؟ بەرفەحسێکەکەی شەکرەت؟ چۆنە ئەم کار و چالاکی؟ کارێکی زۆر پیرۆزە چالاکیەکی مەدەنیانەیە. ئەمانە هەموونەوەی ئایندەی ئێمەن ئەمانە بن بە پزیشک ئەگەر لە ئێستاوە ئەو ڕوحێتی تەواضعیان هەبێ ئاوا لە خۆبوردە بێن تێکەڵینەکانتان گران مەکەن کە بوون بە دکتۆرانە دیوارەکان جوان بۆ یاکەن سەدری جوان لەبەرکەن و نییە کاکە و ڕێزی خەڵکی فەقیر و ژار و
ڕەش و ڕوود بگرێن ئەوان خۆڕایەکەن ئاوا بیکەن لە سەرەتاوە وەک فێر بوون بە خۆڕایی فەحسی خەڵکەکان ئیشەڵا ئەو ڕوحەتەدان هەر لا بمێنێ و پیرۆزبایان لێکەم و دەستخۆشیان لێکەم و لەوانیش و لە جەنابیش وڵا خەڵک تا ڕادەیەکی با بڵێن باش هوشیارن لەسەری و ئەوەی کە خۆی نەخۆشەکەی هەیە تا ڕادەیەکی باش ئاگادارە لە باری تەندروستی خۆی و ئەزانێت چۆن ئاگادیا خۆی بێ و هەنێکیشێ نەیزانی و ئەمڕۆکە ئێمە فەحسمان بۆ کردو زانیوێتی کە شەکری هەیە و هەنێکیشێ هەر نییە دەرکەوتەوە کە شەکرەیە تایەتی بڵێ ینی نەیزانیەوە پێشتر ئەڵێ با فەحسێکی شەکرە بکەم کە بۆ یەکی سەرێکی بەرزە ئیتر پێی ڕاگەین کە بچێت لە شوێنێکی کلینیکی لە بە شێوەیەکی ڕسمی و بە تەواوەتی فەحسەکەی بکات ئێمەش فەرمو فەحسێکمان بۆ کە کەسێک هەر بەدەمینەوە بەست ئازارم نەی ها دوای کوڕەکەم ێ بۆتان خۆ دەگەل لە دەرزی بترسی بۆخوا ئەویان مشکلە ئەبێ ئابا لە دەرزی ترسیتەوە وەی نانی خواردووە؟ وەڵا هیچ شتێکمان خواردووە بە زۆر نام وەڵا بەیانی بەیانی نانی خواردووە لە نێیانێ من نان کەمە خۆم نەبەدەستی پێوە بگری ئێستا بێ لە سەو دەکەمتر بێ تقریبان لە سەڵ 124 تقریبا تۆزێ بەرزە تۆزێ بەرزە شکیلەیە وەرزشەکەی جگەرە ئەکێشیت؟ بەڵێ جگەرە ئەکێشی خواردن نظامی خواردنە چۆنە؟ خراپە مادەم وایەکە لە هۆکارەکانی کە مەترسیە کە بە فاکتەری مەترسی دانێن خواردن نظامی خواردنەکە و با جۆری خواردن بێ نەک چەندێتی خواردن تۆ مادەم بەیانینانە خواردەوە تێمی پێڵین فاستین ئەبێ 80 بۆ 100 دەبێت تۆ ئێستا 124 تۆزێ بەرزە مادەم جگەرەژە کێشی زۆر بەرز نییە بەڵام تۆزێ بەرزە لە چاوی تۆ بەیانینانە خواردووە تۆزە جگەرەکەم کەیتەوە اینێکشمان خوارد بەبوونی یادی شاری سلێمانیەوە شیرینی و خوارد ئێدە ئەوە نەتیجەکە ئەگۆڕ ئەبێ و پێ بڵێ ئەو کەشفم کرد زۆر چاکە بەس مادەم هەر جگەرەکێشی جگەرەیەکێکە لەو فاکتەرانی کە بەرەو شەکرەت ئەبا کەمی بکەیتەوە ئەگەر پشتوانی وازی لێبێنی ئەو زۆر باشە بێ و نیزامی خواردنیشم حالە بکەی ڕیشاڵەکان بخۆی ڤیتامینەکان ڕیشاڵەکان و لە گۆشتا لە توێکڵی سێ و ئەوانەیە و ڤیتامینەکان و چالاکی وەرزشی بکەیت و جگەرەکەم بکەیتەوە مادەم ئەگەر ئیشەڵا ئەگەر فەحسەکەش تۆزێ بەرز بوو مەحاولە بکەی جارێکی کە فەحسەکە بکەیتەوە بۆی بزانین نەتیجەکە چۆن دەرەچێت جان وەڵی نزمە بێت گوێم لە هاوڵاتێک و دەستان خۆش بێت ئەمە چەند ڕێنماییەکە لەسەر نەخۆ ئەمایان بە هەموو کەسێک بەڵێ ئەین بە هەموو کەسێ ئەمان هی فەرمانگەی تەندروستیە و ئەمەشیان هەر بە هاوکاری AFMC و ئەو فیدراسیۆی خوێندکارانی پزیشکی کە ئێمەین لەگەڵ بە هاوکاری فەرمانگەی تەندروستی ینی هەردووکی ڕێنمایی تێ و ئەین بە هەموو کەسێ ئێمە بەر لەوەی کە فەحسی شەکرەکە بۆ من بکە لاوڵێت هاوڵاتێک مامپرسیوتی بەڵێ بە خۆڕایی ئەوانە و دەستیان خۆش بێ بەڵام ئایا تۆ بیری لەوە کردوێتەوە سبێنێ کە بووی بە دکتۆرێک و شوێنێکی هەبوو تایبەت بە خۆت بوو و خاوڵاتیان هێن بۆ لای تۆ تا چەندێک تۆ ئەتوانیت خاتری هاوڵاتیان بگری دەردی کوردەواری خۆمان ئەڵێت و هاوکاری هاوڵاتیان نەکەی کە لە مستەقبەلە بەڵام ئەوەی کە ئیڵێیت ئێمە لە شیفا هەڵەیە گرینسپێنی ئەڵێن ئەمە دکتۆرە گرانبەهاکەیە ڕاستکەی نا خۆی زۆربەی دکتۆری ئێستا وەکو کوباسێکە بەرزە و ڕێژی پەرەکەی بەرزە و گران ئەوشانێ ڕاستە بەڵام هەموو دکتۆرێک و هەموو ئاستی خۆی هێو پێویستە بەبێ ئاستی خۆی ئەو پارەیە دابنێ بەڵام من لێرەوە وعدەیەم کە گران نەبێت و ئاسایی بێت ئانی شیرێنێ بڵین دەستەوە قورئانە زۆر چاکە لە پاش ناوبڕێکە و گەڕێنە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمانە